خۆشەویستانم جارێک دەسڵاوتان لێبێت و بە خۆشحاڵیەوە لەگەڵتان بۆ تاواکردنی پرۆگرامەکەمان مامۆستا سڵاو دەبێت زۆر سپاس. یەکێک لەو پرسە گەرنگانەی کە سەرنجمان ڕاکێشە بە گفتوگۆکردن بریتە لەوەی کە دوای ئەو گۆڕانکاریە گەورانەی بەسەر دنیای هاتووە چ لەسەر ئاستی کۆمۆنیکیشن و بە گلۆبالبوونی دیموکراسی و بەهاکانی مۆدرنە بێ چ لەو ڕووداوانی کە لەو ساڵی ڕابردووە سەرنجی هەموو دنیای ڕاکێشە ئەویش بەهاری عەرەبی و کۆتایی هاتنی ئیستیبدادەتی سیاسی لەسەر ئاسی دنیا و دەرکەوتنی مۆدێلێکی تازە لە حکومڕانی لە وڵاتانی کە ساڵهای ساڵە بەدەست دیکتاتۆرە و ئەنادەن. ئێمە گرنگە ئەو پرسیارە بکەین کە ناسنامەی بسوودنەوەی کوردایەتی لە هەلومەرجێکی لەم شێوەیە بەرەو کوێ ئەچێەوە پێت وایە پێویستە بسوودنەوەی کوردایەتی ناسنامەی خۆی بەچی دیاری بکە؟ بڵێ کاگومێ دەگەر سێدی بزوتنەوەی نەتەوایەتی کوردی بکەین لە ئێستای کوردستانە بەڕاستیەکەی ئێمە لەسەر دوو ئاست بۆمان هەیە قسە بکەین لەسەر ئاستی ئەوەی کە پێڵێن باشووری کوردستان و لەسەر ئاستی کوردستانی گەورە بگوڵم بەستم باشووری کوردستان لە باشووری کوردستان بەڵێ ئەوەی کە سێریەکەین تەبعاً بە تایبەتی ئەگەر سێری ئەم قۆناغە بکەین ئەوەی کە ئێستا لە کوردستانە دەسەڵاتدارە و حکومدارە بەڕاستیەکەی یەکێتی و پارتی و هەندێک لەو حیزبانی کەش کە مێژووی ئەمانەش بە تایبەتی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 45 کە لەو کاتێ بۆ یەکەم جار پارتی دیموکراتی کورد و دوایەوە پارتی دیموکراتی کوردستان دروست دەبێ. لێ کۆتایی جەنگی جیهانی دووهەما ئەم حیزبە بە شێوێکی ئاشکرا لە کوردستانە دروست دەبێ و ئەو بەرنامەی کە ئەم حیزبە پارتی دیموکراتی کوردستان کە هەڵی گرتووە حیزبەکانی کەش دەتوانە بڵێم کەم تا زۆر لە هەناوی ئەو یا لە تەنیش ئەو یا لەوە هاتون دەرەوەیان لەو جابوونەتەوە یا لەو ناڕازی بوون شتیکیان دروست کردووە. لە سەرەتادا سێری بەرنامەی ئەم حیزبە بکەیت ئەوەی بەلای منەوە سێرەوە من چەند جارێکیش لەسەرەوە پێم داگرتووە ئەمە بەنسبەت بەشەکانێکی کوردستانی ژوایە بەرنامەیەکیان هێناوە بەڕاستیەکەی دوور نزیک پەیوەندێکی ئەو تۆی بە کۆمەلگای کوردیەوە نییە. ئەو بەرنامەی کە لە سەردەمی ستالینە چۆن لە یەکێتی سۆڤێتی ئەوسا قسەی ئەوە هەبوو کە بەڕاستیەکەی و ئەوان دەیانویست ئەو دەوڵەتانی کە حیزبە شووعیەکانی تیا دروست بووە و بەشێو بەرنامەکەی کە لە رووسیایە لە سۆڤێتی ئەو کاتە ئەویان کرد بوو دیموکراتی بۆ وڵات و ئۆتۆنۆمیان حکمی ذاتی بۆ نەتەوە بندەستەکان. هەر لێرە بۆ دەرەکەوێ بەڕاستیەکەی کە شتێک دروست بووە کە پەیوەندی بە پرۆژەی نەتەوەییەوە و بە گوتاری نەتەوەییەوە نیوە لەسەر ئاسی کوردستان. تۆزانی کوردستان وڵاتێکی داگیرکراوە و دابەشکراوە و ئەوەی کە ئێمە بینیومانە لە مەسلەی نەتەوایەتی هەر لە تێزەکانی لینین بۆ مەسلەی نەتەوایەتی و لەو شتە بچووکانی کە مارکس کاتی خۆی لە باسی کردووە ئەگەر لەو ڕوانگەوەم حیزبانی ئێمە وەکو بەشێک لە ئەو کەلتورەوە هاتوون بەڕاستیەکەی سادەترین قسە ئەوەیە هەموو نەتەوەیەکی ژێردەست و داگیرکرا و مافی سەربەخۆبوون و دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی خۆی هەیە. ئەمە شتێکی سادەیەوە من هەتاکو ێستا هەندێک قسە دەکرێت لە کوردستانە مافی نەتەوایەتی یان مافی بڕاردانی چارە نووس چەند قۆناغێکی هەیە ئەمە بەڕاستیەکەی تەنها بۆ فریودانی جەماوەر و بۆ خەڵەتاندنی جەماوەر و بۆ جۆرێک شەرعێدانە بۆ هەموو هەڵەی کە بزوتنەوەی سیاسی کوردی لە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستانەوە و هەتا ئێستاشی لەگەڵا بێ ئەیکات. ئەم بزوتنەوەیە تەمەنی لە نزیکەی 6 ساڵ تێپەڕی کردووە بە ئاراسی جیاجیاوە هەتاکو ئێستا نەیتوانیوە خاوەنی سادەترین پرۆژەی نەتەوایەتی بێ کە بەلایانی کەمەوە پرۆژەی نەتەوایەتی لەم بەشەی کوردستانە وەکو ئەوەی هەریش نەبێت کە تۆ باسی بەشەکانی کەش ناکەی خۆ دەبێت پرۆژێکی ئەوە دەبێ مادەم تۆ بزوتنەوەیەکی نەتەوایەتی تێناگەین حکمی ذاتی یان لامەرکەزی یان ئۆتۆنۆمی لە سایەی دەوڵەتێکی مەرکەزی تۆتالیتارە دەوڵەتێکی تۆتالیتار و شۆڤێنی وەکو ئەوەی کە هەر لە سەردەمی دەوڵەتی پاشایەتی کە پارتی دروست بووە و دواتریش لە شەستەکان و هەتا دوا قۆناغەکەی کە دەوڵەتی بەس و حکومەتی بەس بووە کە هەمومان بینیمانە جۆرێک لە وەهمە بەڕاستیەکەی بەلای منەوە کە تۆ تەسەوریەوە بکەی لە سایەی دەوڵەتێکی وەهادا تۆ ئەتوانی بڵێ بە مافەکانی خۆت. ئەمەوێت بپرسم مامۆستا ئێمە لە دنیای عەرەب و لە دنیای ڕۆژهەڵاتیە بەگشتی فەشەلی ئەزمموی ناسیۆنالیزممان بینی لە حکومڕانی بەسەڵاتەکانی خۆیانە لە میسر لە لیبیا لە سووریا لە هەموو لە عێراق هەموو ئەمانە فەشەلی بزوتنەوەی ناسیۆنالیزمیمان جۆرێکی دیکە لە بزوتنەوەی سیاسی و کۆمەڵاتی سەر هەڵەیە ئامانجی ئەم بزوتنەوەانە ئەوەندەی بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵاتی و بەدیهێنانی بەجێگاندنی ئەرکە دیموکراسیەکانە لە قۆناغی ئێستاە ئەوەندا پاگەشە نیە بۆ ناسیۆنالیزمێکی وشک و برنگ. من ئەمە ئەوەت لێ بپرسم لە قۆناغی ئەمڕۆیە ئەگەر لە سەردەمی ڕابردوودا کورد نەیتوانێت بێ گوتار
هەواڵێکی ناسیۆنالیستی نەتەوەیی بۆ بیناکردنی دەوڵەت گەڵاوە بکات لە قۆناغی ئەمڕۆ پێویستە چی بکات پێتوانیە بەجێگایاندنی ئەرکە دیموکراسیەکان و بەجێگایاندنی ئەرکە مەدەنیەکان پێویستە شوناسی ڕاستەقینەی ئەم قسەی جناب دەیەکی تەبعاً هەر بۆ ئەوەی کە لەوە لە هەموو تێزەکانی مارکسیەتەوە لە هەموو تێزەکانی لینینە ناشێ و ناکرێت باسی مەسەلە نەتەوایەتەکان بکەین بەدەر لە مەسەلە دیموکراتیەکان هەر ئەرکە دیموکراتیەکان کە دیاری کراوە لە تێزەکانی مارکسیەتە مەسەلەی نەتەوایەتی یەکلاکردنەوەی مەسەلەی نەتەوایەتی کە بریتیە لە بڕیاردانی مافی چارەنووس یەکێک لە ئەرکە دیموکراتیەکان لەبەرەوە لە هەر قۆناغی قسە بکەین بەڕاستیەکەی قسەکردن لە مەسەلەی نەتەوایەتی بەدەر لە مەسەلە دیموکراتیەکان من پێم وایە جۆرێکە لەوە هەم ئەمە یەکەم دووهەم کێشەی ئەم بزوتنەوەیە پێشتر لەوە تێنەگەشتووە کە ناکرێت لە سایی سیستەمێکی تۆتالیتارە مەسەلە نەتەوایەتەکان جێبەجێ بێ ئەو بە ئومێدی ئەوە بۆ هەر لە ساڵی 1946ەوە هەتاکو ئێستاشی لەگەڵا بێ کە باسی پێکەوە ژیان لە عێراقێکی دیموکراسی فیدراڵیا دەکرێت من پێم وایە ئەم بزوتنەوەی کورد لەوە تێنەگەشتون کە لە سایی ئەم سیستەماندا بە ئاسانی دیموکراسی بینا ناکرێت کە دیموکراسی بینا ناکرێت معنایەوە تۆ بەرنامەیەکت داناوە پایەی یەکەمی فاشیلە پایەی یەکەمی لە شکستایە بۆیە من پێم وایە ئەو قۆناغە دوورودرێژەی کە بزوتنەوەکانی کورد وە ئەرچێکی زۆر کێشراوە بەڕاستیەکەی من پێم وایە نەیتوانێت شتێکی ئەو تۆ بەرهەم بهێنێ جگە لەوەی کە ئیدامەدان بووە بە شەڕێکی دوور و درێژ لە کوردستانە بەبێ بوونی پرۆژەیەکی نەتەوەیی هەتا کاتە ئەو قۆناغی کە ڕاپەڕین دروستە بێت لە ساڵی 1990 و ڕاپەڕینش هەمومان دەزانین کە بەرهەمی چه قۆناغێکە و تەنانەت لە دوای ڕاپەڕینش ئەو دەسڵاتی کە لە باشووری کوردستان دروست بوو نەیتوانی بێ بە خاوەنی گوتارێکی نەتەوەی نەیتوانی بێ بە خاوەنی کوتاری ناسیۆنالیزم کوتارێک بۆمانەی کە شوناسی ناسیۆنالیزمی هەبێ ئەم بزوتنەوەی کە لە کوردستانە هەیە ناسیۆنالیزم چییە؟ ناسیۆنالیزم بریتیە لەو بزوتنەوە کۆمەڵایەتی کە دەتوانێت زۆرینەی جەماوەر خۆی کۆ بکاتەوە و جەماوەر ڕێک بخات لە پێناوی گەیاندنی ئەو جەماوەرەوە تەسامیکردن بە خواسی ویستەکانی ئەو جەماوەرە بۆ گەیشتن بە داواکانی بە ویستەکانی کە ئەوش بۆ نەتەوەیەکی داگیرکرا و دابشکرا و بە بۆچوونی من بێژگە لەسەر بەخۆی و دروستکردنی دەوڵەتی نەتەوەی هیچ چارەسەرێکی نییە ئەوەی کە جەنابەت فەرموود بۆ نمونە لە وڵاتێکی وەکو میسر لە لیبیا لە تونس لە یەمەن لە سووریا لە ئەو وڵاتانەی کە سووریا ڕەنگە بەدەربێتەوە لە وڵاتانی کە زیاتر با بڵێن دەوڵەتی نەتەوەیی لە ئەو قۆناغی کە بەتایبەتی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە جۆرێک لەو دەوڵەتانە بنەمایەکی سادەی دەوڵەتی ناسیۆنالیستیان هەبووە کە لە دەوڵەتی پاشایەتی دروستیان کردوە دەبینی دواتریش بەشی زۆری و دەوڵەتانە لە کودەتای عسکەریە دەوڵەتە پاشایەکە تێکشێنراوە و زیاتر سیمایەکی ناسیۆنالیستانیان بەخشیوە بە دەوڵەتەکانیان بەڵام شکستی ئەم دەوڵەتانەوە شکستی بزوتنەوەی ناسیۆنالیستی بەتایبەتی لە نیشتیمانی عەرەبیە لەوەدا شکستی هێناوە بەڕاستیەکەی دەوڵەتی نەتەوەیی تا ڕادەیەک ئەگەر لەسەر بەرهەمەکانی مۆدێرنێتەش بێ دروستیان کرد بەڵام نەیانتوانی کەلتوری مۆدێرنێتە کە کەلتوری دیموکراسی و ئازادی و قوڵکردنی ئەویتر و ڕای جیاواز و دروستبوونی کۆمەلگای فرە ئاراستە و بۆچوونی فرە ئاراستەیە لە دەوڵەتە عەرەبیەکانە بەکاریگەری ئەوەی کە زەمینەی دروستکردنی دەوڵەتی ناسیۆنالیزم زەمینەیەکی خواستراوە نەک زەمینەیە کە لە ناخی کۆمەلگادا بەرهەم هاتبێت و دروست بوو بێ دەبینی لە جیاتی ئەوەی کە بن بە دەوڵەتی دیموکراسی هەموو بوون بە دەوڵەتی ئیستیبدادی بوون بە دەوڵەتێکی نادیموکراسی لەبەرەوە من پێم وایە ناسیۆنالیزم و دەوڵەتی نەتەوەیی تەنها دەتوانێت لە سای سیستەمێکی ئازاد و دیموکراسیە پەرەبسەنێەوە گەشەکە ئەمە مالێکا بڵێن کە مادەم بسووتنەوەی نەتەوەی لە کوردستانی عێراقا کە هێزە سیاسیەکان و بەتایبەتیکی دیوپارتی و کودوی هێزی گەورە و دەسەڵاتدار لە کوردستان وێنەراتی بزوتنەوەی نەتەوایەتی کوردەکان لە کوردستانەوە نەیانتوانی و ئەرکە دیموکراسیەکان جێبەجێ بکەن و بەهاکانی مۆدێرنە دیموکراسی و لە عەلمانیەت و لە یەکتر قبوڵکردن بێن ئارەوە پرۆژەی دەوڵەتداری و بانگەشەکردن بۆ دامەزراندنی دەوڵەت لە غیابی دیموکراسیە هەمیشە شەری لە فاشیزمەوە دەرەچێت بێگومان ئەمە ناکاتەوەی کە ئێمە لەم قۆناغەیە هێندەی پێویستە گوتاری ناسیۆنالیزمی کوردی دیموکراتیزەکردن ناوخۆی کۆمەلگای کوردی بێ نەک دامەزراندنی دەوڵەت خۆی ئێستا قۆناغی ململانی و شەڕی چەکداری لەگەڵ بەتایبەتی باشووری کوردستان لەگەڵ حکومەتی عێراقیا دەوڵەتی عێراقی عەرەبی عێراق کە پێڵی کۆتایی هاتووە من تەسەور ناکەم جارێکی کە شەڕ بە ئاسانی ڕووبداتەوە لە نێوان عەرەب و کوردان لە عێراق معنایەوە ئەو قۆناغی کە ئەوسا ناودنا ئەمە شۆڕشەکەم و ئەنفی سەوری هەیە و تند و تیژی هەیە ئەو قۆناغە بەسەرچووە کە تۆ هاتیتە ناو کوردستان و حکومەتت دروست کرد معنایەوە تۆ دامەزراوەیەکە دروست کرد کە دامەزراوەی کۆمەلگایەکی جێگیرە
دامەزراوەی کۆمەلگایەک نییە بەڕاستیەکەی کە ئەمە لە شەڕابێ لەگەڵ داگیرکەری کوردستان و تۆ بە کردەوە بەشێکی هەرە زۆری جوگرافیای کوردستانت لە بەردەستایە ئێستا تۆ لە بەردەم ڕێگایەکی کەدایت ئەو ڕێگایەت نەماوە کە تۆی تر تۆ شەڕ بکەی لەگەڵ ئەو نەتەوەی کە ئەوسایی چاوسانیدەوە و ئێستا بە تایبەتی لەم قۆناغی لە دوای ڕوخانی سەدام حوسێنیش تۆ لە عێراقا حکومەتت پێکێناوە لەگەڵ نەتەوەی عەرەب و لەگەڵ تورکمان لە عێراقاوە پێکەوە دەژیت و هاوبەشن و سەرۆکۆماری ئەم وڵاتە لە نەتەوەکەی تۆیە و ئەندامی پەرلەمانت هەیە و وەزیرت هەیە من پێم وایە ئەو بۆچوونانە بەسەر چووە ئێستا لە کوردستانە بە بیر و بۆچوونی من کورد پێویستی بەوەیە بەڕاستیەکەی دەبێ گوتاری نەتەوەی دەبێت دەبێ هەوڵدەی پرۆژەی ناسیۆنالیزمی کوردی وەکو پرۆژەیەکی گشتگر پرۆژەیەکە دەبێ و سوود لە پایەکانی دروستبوونی ئەو پرۆژەی وەرگری بەڵام بەدەر لەوەی کە ئەم پرۆژەیە بکەی بە پرۆژەیەکی دیموکراسی و هەموو خەڵکی کوردستان لەم پرۆژەیەدا کۆبنەوە و ئەم پرۆژەش بەچێ بێ بە بیناکردنی دیموکراسیەکی بەرفراوان لە کوردستانە بە بیناکردنی ئازادیەکی بەرفراوان لە کوردستانە بە دادپەروەری لە کوردستانە بە قوبوڵکردنی هەموو ڕاوەبۆچوونە جیاوازەکان و بە دروستکردنی کۆمەلگایەک بەڕاستیەکەی ئیتر هەز نەکرێت کە بەڕاستیەکەی ئەمە هەیمەنەی پارتی و ئەمە هەیمەنەی یەکێتیە ئەمە هەیمەنەی بنەماڵی بەرزانی و ئەمە هەیمەنەی بنەماڵی تاڵەبانی و فلانە بەسەر کوردستانە کوردستان ئێستا پێویستی بەوەیە پەیوەندیەکان لە پەیوەندی هەرەمیەوە لە پەیوەندیەکەوە کە لە لووتکەوە بۆ خوارەوە دەکشێ کە هاوشێوەی پەیوەندیەکانی کۆمەلگای خێڵایەتیە دەبێت پەیوەندیەکان لە کوردستانە بکرێت بە پەیوەندی ئاسۆیی پەیوەندی ئاسۆیش بەبەست لەوەیە کە دەبێت چەمکی هاوڵاتی بوون و دادپەروەری و یەکسانی و عەدالەت لە هەموو ئاسەکانە لە کوردستانە جێبەجێ بکرێ و کۆمەلگای کوردی بۆی بکرێت بە کۆمەلگایە کە دوا تاکی ئەم کۆمەلگای ئینتیمای هەبێ بۆ خاکەکەی بۆ نەتەوەکەی و بۆ ئەو بزوتنەوەی کە پێڵێن بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی کە بزوتنەوەیکی دیموکراسی ئازادی کراوەی پێشکەوتن خوازە بێ لە پێناوی بیناکردنی دەوڵەتێکی دیموکراسی ئازاد کە هەر لە سەرەتاکەیەوە لەسەر شێوەی بنەمای هەڵبژاردن و بە شێوەیەکی یەکسان و ئاسۆیی کاری تێدا بکرێ من پێم وایە گوتاری کوردی دەبێت لەسەر ئەم شێوە ئیش بکرێەوە پرۆژەی کوردی تازە لەو پرۆژەیەدا نەماوە کە تاجی کاریزمی بیگەێنێتە ئاکام تازە لەو کاتەدا نەماوە کە تاکە حیزبی سەرکردە و حیزبی دەسەڵاتدار بیگەێنێتە ئاکام و من بۆ خۆشم بۆ چوونمەوەی بەڕاستیەکەی ئەوەی کە لە کوردستانایە ئەو حیزبانەی ئێمە کە لە شاخەوە هاتوون و بە پارتی و بە یەکێتی و تەنان بەوانی کەشەوە بە هیچ شێوەیەک ئەوان هەڵگری پرۆژەی نەتەوەی یا پرۆژەی ناسیۆنالیزمی کوردی نین و ئەوان بە هیچ شێوەیەک ناتوانن دەوڵەتێک بۆ کورد دروست بکەن کە نوێنەری خەڵکی کوردستان بێەوە بتوانێت خەڵکی کوردستان و کوردستان بە شێوەیەکی ئەو تۆ بەڕێوە ببات کە لە ئاسی خواست و ویسەکانی خەڵکدا بێن بە پێچەوانەوە مەسەن لەو پایانی کە لە کوردستان ئەگەر یامەتی بدەیت ئەو پایانی کە پێویستن بۆ دەوڵەت لە کوردستانە ئەگەر لە ساڵی 91ەوە بوونی نەبوو بێ لە ساڵی 2023ەوە بوونی هەبووە ئابووریەکی بەرفراوان لە کوردستانە بۆ بەڵام ئەو ئابووریە قۆڕکراوە لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە بەشێکی کەمی گەشتوتە جەماوەر کە ئەم ئابووریە ئەگەر جوولەکە کاتی خۆی کە دەوڵەتیان دروست کرد بەقەد ئەوەی کوردستان ئابووریان نەبوو جەماوەرێکت هەیە لە کوردستان جەماوەرێکی زۆر بێدەنگەوە هەتاکوی ئێستا گەشتوتە ئەوەی کە وردەوردە خەریکە دەنجی بەرزکاتەوە کە ئەو جەماوەرە تۆ بە دارت دەدا بە بەردەدا هەرچێکت پێ دەکرد ئامادە بوو بیکە جەماوەرێکە ئامادەیە کە وڵات بەڕێوە با جەماوەرێکە ئامادەیە کار بکە جەماوەرێکە ئامادەیە تەحملی هەموو ئەو بارە قورسە بکە کە پێشتر لە سەرشانی بۆەوە ئێستش کە ئەم دەسەڵاتە خستوێتە سەرشانی لەبەرەوە ئەم جەماوەرەش تەحملێکی زۆریەوە ئەتوانێت ئەرکی پاراستنی دەوڵەتیش بگرێتە ئەستۆ ئەگەر دەوڵەتێکی دیموکراتی بێ بەڵام ئەو نوخمە سیاسی کە لە کوردستانە ئێستا فەرمانڕەوایی دەکەن کوردستان بەڕێوە دەبن ئەوان تەنها لە خەمی ئەوەدان بەڕاستیکەی گوتارێکی فریودەر گوتارێکی ناسیۆنالیستی یا ناسیۆنالیزمی مزەیەف کە بەکاریان هێناوە ئەوەی کە جەماوەر بە ڕێگای لادراوە ببن بە بیانووی ئەوەی کە ئێمە مەترسیمان لەسەر بە بیانووی ئەوەی کە کوردستان زمینەی دروستکردنی دەوڵەتی نییە بە بیانووی ئەوەی کە سەرۆت و سامانێکی زۆر بودجەیەکی زۆر لە عێراقەوە دێوە بە شێوەیەکی ئەمە لێت بپرسم کە بەپێی ئەو شیکردنەوەی تۆ کرد بزوتنەوەی نەتەواتی لە کوردستانی عێراق بزوتنەوەیکی بێ پرۆژەیە لەسەر ئاستی مەسەلەن نەتەوەیەکانە و بزوتنەوەیکی پێ پرۆژەیە لەسەر ئاستی ئەرکە دیموکراسی و ئەرکە ئەلمانیەکانیشە یعنی هەم لەسەر ئاستی نەتەوەیە خەونی دامەزراندنی دەوڵەت و چیانی سەر بەخۆی نەتەوەیی نییە و هەم لەسەر ئاستی ئەرکە دیموکراتیەکانیشە کەم تەرخەمە پرسیارەکەی من ئەوەیە بزوتنەوەیکی لەم شێوەیە لە هەلومەرجێکی تا وەکو ئێستای دنیاە ئەتوانێت کۆمەلگای کوردی بەرەوکوێ بە و ئایندەی ئەم کۆمەلگایە لەژێر هەیمانی ئەم جۆرە لە بزوتنەوانەیە بەرەوکوێچێ کاگومێت من طبعا ئەو قسانی جنابەت کردت بە دڵنیاییەوە ڕاستەوە من هەندێک متوازیعان لەسەر ئەمە کارم کردووە من پێم وایە
ئەم بزوتنەوەیەوە بزنەوەکانی پێشەمەوە ئەوەی هەتاکو ئێستەیەوە کە لە کوردستانە ئامادەیەوە حکوومەتی بەدەستەوە ئیداری بەدەستەوەیە ئەم بزوتنەوەی هەڵگری پرۆژەی نەتەوەیی نییە و لە بنەڕەتە ئەم بزوتنەوەی ناتوانێت دەوڵەتێکی نەتەوەیی کە جێگای متمانەی خەڵکی کوردستان و جێگای رازیبوونی خەڵکی کوردستان بێ دروست بکە و ئەگەر دروستیشی بکات تۆ ئێشتاکە حکوومەتێکت بەدەستەوەیە کە دەوڵەت نییە حکوومەتێکە لە سنوورێکی دیاریکراو ناتوانانی دیموکراسی بی ناتوانانی عادل بی ناتوانانی دادپەروەر بی ناتوانانی یەکسانی دابین بکەی ناتوانین چەمکی هاوڵاتی بوون دابین بکەی دەسڵاتێک دروست کردووە کە دەوڵەت نییە گەندەڵی و ناشەفافێت و دزی و منسوبێت و مەحسوبێت دایڕزانوە من چۆن متمانە بکەم کە تۆ بەم بۆچوونەتەوە بەم کەلتورەتەوە ئەتوانی دەوڵەتێکم بۆ دروستکەی کە دەوڵەتێکی دیموکراسی بێ کە مافەکانی خەڵک جێبەجێ بکات کە کۆمەلگای کوردی بکە بە کۆمەلگایە کە تاک هەست تا بە کەرامەت و بە ئازادا ناژی بێگومان بە هیچ شێوەیەک من تەسەور ناکەم ئەو دەسڵاتی لە کوردستانە هەیە بەو کەلتوری کە هەیەی تەنان مەبەستم هەر ئەوە نییە کە لە دەسڵاتان تەنان بۆ حیزبانەشی کە لە سێبەری دەسڵاتان و بۆوانەشی کە ئۆپۆزیسیۆنن چ بە ئەلمانەکانیانەوە چ بە ئاینەکانیانەوە من هیچیان بەوە نازانم کە هەڵگری پرۆژەی نەتەوەیی بن پرۆژەیە کە بتوانێت بنەمەکانی دیموکراسی و ئازادی و ماف و چەمکی هاوڵاتی بوون و دادپەروەری بۆ خەڵکی کوردستان جێبەجێ بکە بە شێوەیە کە ئەتوانم بڵێم ئەو نخبە سیاسی کە سیاسەتی کردووە لە شاخەوە هاتووە و هەڵگری عەقڵی شاخە و هەتاکو ئێستا ژماوەی 22 ساڵە کەلتوری شاخ ئەو کەلتوری کە کەلتوری بکوژەوە ببڕە بۆ ئەوەی تەنها خۆت هەبی بتزە و کۆبکەرەوە بۆ ئەوەی تەنها تۆ دەوڵەمەند بی ئەو کەلتوریان هێناوەتە ناو شارەوە ئەو کەلتورە لە کۆمەلگای شاری کۆمەلگای کوردیا ئیشی پێدەکرێت ئەو عەقڵێتە ئیشی پێدەکرێت لەبەرەوە پێم وان نییە ئەم کەلتورە بتوانێت سبەینەیەکی گەشت بۆ کۆمەلگای کوردی بناکە بەڵام ئەگەر یارمەتی بدەیت بەڵام ئێمە کێشەکەمان لێرەیە لەسەر ئاستی دنیا ئەو نخبە سیاسی لە کوردستانە ئەو حیزبە دەسڵاتانەی لەسەر دنیان جۆرێک لە سومعەیەکی نێودەوڵەتیان پیدا کردو جۆرێک لە سومعەیەکی ئیقلیمیان پیدا کردووە جۆرێک لە سومعەیەکی عێراقیشیان پیدا کردووە عێراق لەگەڵ ئەوان تەعامل دەکا علاقاتی نێودەوڵەتی لەگەڵ ئەوانە و من بۆ چوونێکی کەشمەیە بە تایبەتی دنیای بڕیار بەدەست هەتاکو ئێستا و هاسێری کۆمەلگای کوردی دەکات کە کۆمەلگایەکی خێڵایەتی دواکەوتووە و هەتاکو ئێستا لەو ئاسەدایە کە سەرۆکی خێڵێ سەرۆکی عەشرەتێ یان ئیدارەیەک لەسەر شێوەی ئەو ئیدارانەی کە ئەو هەموو میرنشینەی کە لە دورگەی عەرەبیا دروستیان کردووە و هاسێری کۆمەلگای کوردی دەکەن و پێیان وایە ئەم بنەماڵەیە ئەو بنەماڵە بۆ قۆناغێکی داهاتووی کەش دەتوانێت کوردستان بەڕێوە ببە و دەتوانن بەرژەوەندیەکانی ڕۆژئاوا و بەرژەوەندیەکانی ئەو لایەنانەی دوور و نزیکە هیانە لە کوردستانە بوون من لە تورکیایە ئێرانە ئەمریکایە ڕۆژئاوایە هەندێک لە ناسیۆنالیستە عەرەبەکان دەوڵەت عەرەبەکانە بەرژەوەندەکانیان بەهۆی ئەو دەسڵاتی لە کوردستانەوە هەیە بەرژەوەندەکانیان دەپارێزرێ لەبەرەوە ئەوانش بە جۆرێک لە جۆبەتەکان ڕاستە خۆیان ناڕاستەوخۆ جۆرێک ڕەنگە لە پێشگیری ئەم دەسڵاتەکە لە کوردستانە دەبینی ئەگەر ماڵتم دەیمە مەسەڵاتە نووسری ناسراوی عێراقی کە ئەمەچە لە دوای ڕوخانی ڕژەمی بەعەس پرۆژەیەکی بۆ عێراق پێشکەش کرد ئەو باسی لەوە کرد کە شکستی بەعەس بە تەنها شکستی حکومێکی توتالیتار نەبوو بەقەدەوەی شکستی پرۆژەی ناسیۆنالیزمی عەرەبی بوو لە عێراقا و ئەم پرۆژەیە نەیتوانی لاندی کەمی مافە مەدەنیەکان و مافە ئینسانەکانی خەڵک بپارێزێت ئەو باس لەوە دەکات کە ئەوەی پێویستە بێت بە بەدیلی ئەم پرۆژەیە جێگیرکردنی چەمکی هەوڵاتی بوونە و ئینتیمایە بۆ دەوڵەت لەسەر بچنی هەوڵاتی بوون ئەمە دەتوانێت یەکسانێکی هەمەلانە و ژیانێکی بەختەوەر پرسیارەکەی من ئەمەیە بۆ ناکرێت پرۆژەی هاوڵاتی بوون لەسەر ئەوەی کە ئەلمەشیە تەرحێکە بێت بە بەدیلی پرۆژەی ناسیۆنالیزم من ئێستا قسەیەکم عادی جەنابەت کردوتم قۆناغیەوە بەسەر چووە پەیوەندی هەرەمیەکان وەکوی لە کوردستانە هەیە لە لوتکەی هەرەمی ئەم حیزبیا ئەو حیزبیا ئەم بنەماڵەوە بۆ خوارەوە ئیتر بتوانێت لە کوردستانە هەڵگری پرۆژەی نەتەوەی یا بنیادنەری پرۆژەی نەتەوەی بێ بەڵکو ئەبێ بۆ ئەوەی پرۆژەی نەتەوەیمان هەبێ پەیوەندیەکان ئاسۆیی بێتەوە پەیوەندی ئاسۆی یعنی پەیوەندی ئاسۆی لە نێوان تاکەکانە من و تۆ چۆن ئێستا بەرامبەر دانیشتوین ئەم پەیوەندیش تەنها کاتێک دروست دەبێت بەڵام پرسیارەکە من ئەمەیە ئێمە لە بەردەم ئەزمونێکی حکومڕانی کوردی خراپین ئەم ئەزمونە بە پێشێکردنەوەکانی بەڕێزێ بە کولتوری شاخ بە کولتوری بکوشە ببڕە حکومڕانی کردووە و لانی کەمی ئەو مافە مەدەنیانەی کە شایستەی کۆمەلگایکی مەدەنی و کۆمەلگایکی دیموکراتە بەدینە هاتووە پاش ئەزمونێکی 20 ساڵە لە حکومڕانی لە بەردەم فەشاری ئەم ئەزمونەیە بۆ ئەم ئەزمونە بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی خەونی نەتەوەی بزوتنەوەی نەتەواتی کۆتایی پێنێت و لە بەرامبەر ئەمە
بزوتنەوەی ڕاستەقینە کە نوێنەراتی کۆمەلگا بکە بزوتنەوە دیموکراتەکان و بزوتنەوە مەدەنیەکانە کە کار لەسەر پرەنسیپەکانی هاوڵاتی بوونەکە بەبێ جیاوازی. بەڵێ من باسی ئەوە بۆ جەنابەت بکەم، من باسی ئەوم کرد کە ئەم شێوە عەقڵێتە ناتوانێت بۆ ئەمە دووە نە ئازادی نە دیموکراسی نەدادپەروەری نە چەمکی هاوڵاتی بوون جێبەجێ بکە، ئەبێ پەیوەندیەکان ئاسۆی بکاتەوە، ئاسۆی بێتەوە لەناو کۆمەلگای کوردی و ئەو دەسڵاتش نیکە، ئەوە کێ دەیکا؟ کۆمەلگا دەیکا، کە مەبەستمەوەی پەیوەندیەکان ئاسۆیی بێتەوە هەر بە تەواوەتی مەبەستم ئەوەیە دەبێت لە کوردستانە پرۆژەیەک بەرهەم بێ، نازانم کەی بەرهەم دێەوە چێ بەرهەمی دەهێنێەوە چێ بکەری بەرهەمهێنی ئەم پرۆژەیە، بەڵام ئەو پرۆژەیە بەڕاستیەکەی کە دەبێت چەمکی هاوڵاتی بێ بە پرینسیپی یەکەم بە بنەمای یەکەم بۆ ئەوەی پرۆژەیەکی لەو جۆرە دروست بێ. ئەگەر چەمکی هاوڵاتی بوون بوو بە بنەمای یەکەم، ئەگەر ئازادی لە ئۆپۆزیسیۆن بتوانن من پێم وایە ئەو ئۆپۆزیسیۆنی ئێستش لە کوردستانە هەیە، من هەر پێشەوەی کە ئۆپۆزیسیۆن سەنگەرەکەی خۆی تەواجا بکاتەوە ئەوسا پێم وا بوو ئەم ئۆپۆزیسیۆنش لەبەرەوەی لە هەناوی ئەم حیزب و ئەم دەسڵاتە و ئەم عەقڵێتەوە هاتوۆتە دەرەوە، مەبەستم بە تایبەتی ئەو نوخبەی کە بەڕێوەی دەبات چ لە ئەلمانیەکان بێت چ لە ئیسلامیەکان بێ، مەبەستم ئەو نەوە گەنجەی شار نییە کە کەوتوتە ناو ئۆپۆزیسیۆنەوە بەڵام تاکو ئێستا نەگەشتوتە مرکزی قەرار، ئەو ئۆپۆزیسیۆنە بەو عەقڵەتەی شاخیەوە ناتوانێت، بەڵام ئەگەر ئۆپۆزیسیۆنە شێوازی خۆی بگۆڕێەوە بە شێوەیە کار بکا بەڕاستیەکەی کە عەقڵی شار و عەقڵی کۆمەلگای شار باڵادەست بێ بەسەر ئەو ئۆپۆزیسیۆنەدا بۆ مانایی کە ئەڵێم عەقڵی شار هەموو دەزانی لە ناو شار لە عەقڵی شارە تاکەکان بەپێی توانە بەپێی ئیمکانێت بەپێی لێهاتووی خۆیان پێگە و شوێنەکان دەگرن و ڕەنگە ئەگەرێکی ئەوە هەیە کە بتوانێت بۆ ئاراسەیە کار بکە، بەڵام بۆ عەقڵەتی شاخەوە کە هەتاکو ئێستا بەڕێوەی دەبات پێم وانێ ئەویش بتوانێت ئەوە بکات. بەکوتی پێم بڵێ بەپێ و ئەزمونەی 2 ساڵ و 3 ساڵی ڕابردووی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە ئەم ئۆپۆزیسیۆنە دەتوانێت نوێنەرایەتی ئەو بچوتنەوە کۆمەڵایەتی بکات کە تۆ باسەکەی. ئەو ئۆپۆزیسیۆنە بە بچوونی من ناتوانێت نوێنەرایەتی ئەو بچوتنەوە کۆمەڵایەتی بکات، بەڵام دەوری کاریگەری لە ئێستا شابینیەوە بۆ ئایندەش دەبینێ لەوەدا کە زەمینە سازی بکات بۆ ئەوەی لە لای هاوڵاتی لە لای تاکەکانی کۆمەلگای کوردی ئەو بۆچوونە خەریکە دروست دەبێت و دڵنیان بەهێزتر دەبێت کە مەرج نییە و نەکەر مەرج نییە، بەڵکو پێویستیشە قۆناغێک بێتە ئاراوە کە قۆناغی ئەو عەقڵەتی لە شاخەوە هاتووە بەسەر بڕاتێ بپەڕێ و قۆناغی تاکە سەرکردە و تاکە حیزب و قۆناغی ئەو سەرکردەیە کە ئەو سەرکردانی کە بەتەمان هەتا یان خەنە تابوتەکەەوە هەر سەرکردە بن بەسەر دەچێت. ئەم ئۆپۆزیسیۆنە خەریکە زەمینە سازی دەکات بۆ ئەوە و شتێکی کەی کردو بەڕاستیەکەی لەناو ئۆپۆزیسیۆنەکە ئەگەر سەیری ئەوە بکەی هەموو دەبینین لە ساڵی بەلهەتی شەستەکانە ئەو نوخبە سیاسی کە لە کوردستانە سیاست و حیزبایەتیان بەدەستەوە بووە نوخبەیەکە هەمووی دەست پێیەکە لە ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و هەتا ئەمرێ هەر بەدەستیوانێ، بەڵام ئێستا دەبینی بۆ نمونە لەناو ئۆپۆزیسیۆن چ لەناو بزوتنەوەی گۆڕان و چ لەناو ئیسلامیەکان نوخبەیەک لە سیاسی نوێ هاتوونەتە ئاراوە هاتوونەتە پێشەوە، نە کوڕی بنەماڵن نە کوڕی خێڵ و عەشەتەکانن نە کوڕی ئەو کەسانن کە باوکیانمێکی زۆر بەکوتی لە ناو سیستەمێکی نادیموکراتە هاتنە پێشەوەی گەنجێک هاتنە پێشەوەی 100 گەنج چڕۆلێک دەبێنێت لە کاتێکە ئەگەر سیستەمەکە سیستەمێکی کێشەکە لێرە ئێمە لە بنەڕەتە سیستەمەکە دەبێت کۆمەلگا بگۆڕێ. واقعی کۆمەلگای کوردی دەزانی هەتاکو ئێستا کۆمەلگای کوردی نەیتوانێت ئەو جوڵە بکە بەڕاستیەکەی کە سیستەمە سیاسیەکە سیستەمە ئیداریەکە بگۆڕێ، بەڵام لامان کاتەکە ئەو بزوتنەوەی ئۆپۆزیسیۆن یا ئۆپۆزیسیۆنی کە هاتووە کە زەمینەیەکی ساسانوە بۆ نمونە لە کوردستان ڕەنگە ئێستا 1000 گەنجی نوێ 1000 دەموچاوی نوێی وەکو جەنابەت هاتوونتە بواری حیزبایەتی و سیاست و ئامادەبوونیان هەیە. ئەمە من ئومێدی ئەوە دەکەم کە ئەم 1000 گەنجە ڕەنگە هەندێکی ئینحرافکە بەلا خراپەکە بەلا گەتیفەکە بە ئاراسە نێگەتیفەکە بشتێتەوە، بەڵام دەبێەوە هاسێری مێژوو بکەین کە بەشە زۆرەکەی بە ئاراسە دروستەکە دەڕواوە دەور و کاریگەریان دەبێت لەوەدا کە جەماوەر ئامادە بکەن بۆ گۆڕینی ئەو سیستەمەوە بۆ دروستکردنی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ئەو تۆ کە بتوانێت ئەم عەقڵێتی شاخە ئەم عەقڵێتی تەقلیدی سیاسی کۆمەلگای کوردی ئەم عەقڵێتی حیزبایەتی کە لە کۆمەلگای کوردیە کە هەتا ئێستا بە ناوی مەسایلی نەتەوایەتی و پرۆژەی نەتەوایەتیەوە کوردی ڕاکێشاوە ولا هەرم جملە بڵێم کە لە زۆر مەسائلی بەرژەوەندی خۆی دابەکاری هێناوە. من پێم وایە ئەم جی لە نوێ دەتوانێت بە ئاراسەیەک ئیش بکا کە کۆمەلگا بخاتە سەر سکەی دروستی خۆیەوە بەرەو ئایندێکی گەشت
بیجوڵێنێ. بەڕاست عتاقە داخی نووسەر زۆر سوپاس کە تام کاتەمیانی پرۆگرامەکەمان بوویت و شکردنەوەی پێشکەشی بنێران کرد. زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس. بەڵێ خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لە گفتوگۆکردن بوو سەبارەت بە ناسنامەی ناسیۆنالیزمی کوردی و ئایندەی ئەم بزوتنەوە سیاسی کۆمەڵایەتی لە کوردستان هەیە بە ئومێدی ئەوەی جێگەی ڕەزامەندی ئەوەی بەڕێز ببێت و جارێکی تر زۆر سوپاس. زۆر سوپاس.